هەر لە سەر ڕێژەی بەنداوەکان و ژماری ئەو بەنداوانی کە لە هەرێمی کوردستان هەیە و ئەوەشی کە ئێستا لە دروستکردنان و ئاستی ئاوی ئەو بەنداوانە و کاریگەریان لە داهاتوودا بۆ مەسلەی کشت و کاڵ و ئاودێری لە هەرێمی کوردستان گفتوگوی زیاترەکەین بە میوانداری برای بەڕێزمان کاگیوعلی و تەبێژی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم کە ڕاستەوخۆ جەنابیان لە شاری هەولێرەوە لەگەڵمان کاگی وەستاوت لێبێ ئەمە سەرەتا لەوە دەست پێ بکەین نەتوانین بڵێن لە ئێستادا هەرێمی کوردستان لە ڕووی ژمارەی بەنداو لە چه ئاستێکدایە باشە دڵخۆشکەرە؟ سڵاوتان لێبێ هیوادارم باش بن ڕێزم هەیە بۆ بینەرەکانتان. ئێستا باسی ئاو بارانە وەرزی خەزمکردنی ئاوە خۆشحاڵم کە گرنگی بە بابەتی میدیای ئاو دەدرێت. وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو سەرباری ئەو خەیرانایی کە لە ڕووی داراییەوە هەبوو وەکو نەبوونی بودجەی پێویستی پاڵپشتی ڕاستەوخۆ لە وەزارەتی کشت و کاڵ، بەڵام بۆڕۆبنەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوە بۆ کەمکردنەوەی مەترسیەکان بۆ پارێزگاریکردن ئاسایشی ئاو و ئاسایشی خۆراکی هەرێمی کوردستان لەم کابینەیە کاری زۆر زدی کرا بۆ تاواکردنی ژمارەیەکی زۆر لە بەنداو وەروەها چەندی بەنداویتر لە ژێر جێبەجێکردندان و چەندی بەنداویتر لە هەرێمی کوردستان نەخشە و دیزاین و جەدوای ئابووری بۆ کراوە. ئەگەر داتایشی سەرەتاییتان پێ بڵێم بە بەراوردی کۆی داتای دابارینی ئاو وەرزی باران و خەزمکردنی ئاو لە ساڵی ڕابردوو تا ئێستا کە راپۆرتی وەزارەتی کشت و کاڵ ڕێگەی بڕواتی گشتی بەنداوەکان تەقدیم کراوە، ئێمە ئێستا خۆشبەختانە خاوەنی زیاتر لە 500 میلیۆن مەتر سێزار خەزمی ئاوین و تاوەکو مانجی پێنجیش لە ئێستادا بارانە تاوەکو مانجی پێنجیش دەرفەتی کۆکردنەوە و خەزمکردنی وەرزی ئاومان هەیە. کەواتە ئێمە بە بەراورد بە و چەند ساڵی ڕابردوو کە لە مەوجێکی وشکە ساڵی و کاریگەری گۆڕانکاریەکانی کەشەهادا بووین، دۆخی ئاو لە هەرێمی کوردستان بەرەو باشی دەچێ و دۆخی کشت و کاڵکردن و ڕواندنی کشت و کاڵی بەرەو باشی دەچێ. ئینشاءڵڵا ئەمە دەبێتە هۆی ئەوەی کەوە بەتەواوی لە مەترسیەکانی گۆڕانکاری کەشەهات تێپەڕین لە چەند ساڵی داهاتوو. کەواتە کاگیەوە جەناب دامەژەت بۆ دا کە بەهۆی ئەم شەپۆلی بارانبارینی کە ڕووی کردووە هەرێمی کوردستان یان ئەتوانین بڵین ئاستی خەزمکردنی ئاو لە بەنداوەکانی هەرێمی کوردستان باش دەبێت. وهروەها ژمارەیەکی زۆر بەنداو ئێستا لە کارکردن و دروستکردنان، یعنی ئەوانیش بە هەمان شێوانی ئاو گلەدەنەوە. ئەمە توانین بڵین ینی پێویستی ئاو لە هەرێمی کوردستان لە هاوینی داهاتووە بە باشی ئەتوانین بڵین تەختیە بکات و ئەتوانین ئاویش لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە کە زۆر جار ناوچەکانی ناوەڕاستی عێراق ینی پێویستیان بە ئاوی بەنداوەکانی هەرێمی کوردستانە بێ، هەمانجی دەبێت لە نێوان هەرێمی کوردستان و عێراق بۆ بابەتی ئاو؟ بەڵێ ڕاستی ئەو شەپۆلی گۆڕانکاریانی کەشوهەوە بە بەراورد بە ناوەڕاست و خواروی عێراق لە هەرێمی کوردستان زۆر باشترە. ئێمە دۆخی ئاومان باشتر هەر چەند ساڵی ڕابردووش باشتر بووین، بەڵام لە ئێستادا دەتوانین بڵێن زۆر دڵخۆشکەرە بەو استراتیژەیە کە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لە حکوومەتی هەرێمی کوردستان گرتێ بەر بۆ بەهێزکردنی ژێرخانی ئابووری ئاو و پاڵپشتیکردنی ئاسایشی ئاو کە یەکێکە لە فاکتەرە گرنگەکانی ژیان و کشت و کاڵ و سەرمایه‌گوزاری لەم ناوچەیە. ئێمە زۆربەی زۆری بەنداوە بچووک و مامناوەندەکان لە خۆناغی تەواوبوون و سەرڕێژبووندان ئاو گڵدراوەتەوە وەکو ڕێژەیەکی باش و بەشێکی وە چەندان بەنداوی تر ئێستا پێویستی بە تاواکردنی قۆناغی کۆتاییەکانی تی کە پێویستی بەدابینکردنی بودجەیە. جگە لەم بابەتە ئێمە پرۆژەی پۆنسازیمان ڕاگەیان کە زۆر زار هاوڵاتیان زانیاریان نییە لەسەرەوە پرۆژەی پۆنسازی لە هەرێمی کوردستان بۆ ئەو ڕێڕە و کەند و چۆمانەیەکەوە لە نێو گوندێکدا دانیشتوانەکەی دەتوان سوودی لێوەربگرن پێویستە ئاوی تێدا گەڵ بدرێتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەت پرۆژەیەکی ڕاگەیاندکەوە کۆی تێچووی بەرە دروستکردنی پۆندەکە لە نێوان 30 تا 140 حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەستۆی دەگری و دانیشتوانی ئەو ناوچەیە کە لە گوندێکدا ڕێک دەکەون پۆندێک دروستکەن. حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی کشت و کاڵ بەڕێوەبەرایەتی گشتی سەرچاوەکانی ئاو ئاسانکاری دەکات لە لۆکیشن و لە سایت پلانی ئەم پرۆژەیە لە ڕووی دابینکردنی خەرجیەکان تا ڕێژەی 140 و ئێستا بەشێکی گوندەکان خۆشبەختانە سەردانی وەزارەت دەکەن بۆ بژانەوەی ئەو سنوورەی کە دەبینن پێویستە ئاوی تێدا خەزم بکرێت لە هەمان کاتدا حکوومەتی هەرێمی کوردستانیش هاوکاریان دەکات. واگەر داهاتێکی باشە بێ بودجەی پێویستە بێ وەزارەت کۆی ئەم پرۆژان لە ئەستۆی خۆی دەگرێت. زۆر باش ئەتوانین بڵین بە ژمارە لە هەرێمی کوردستان چەند بەنداو هەیە کە تەواو بووە و چەند بەنداویش کارکردن تیایدا هەیە و ئاماژەت بە مەسەلەی پۆندەکانیش کە چکە بەڕاستی ئەمەش گرنگە ینی بۆ زۆربەی ئەو گوندانی کە لە هەرێمی کوردستانە ژماری پۆندەکانمان چەنە لە هەرێمی کوردستانە لەگەڵ بەنداوەکان بەگشتی؟
بەڵێ ئێمە قسێ بەنداوی استراتیژی زۆر گەورەمان هەیە کە سەتاسی ئاوی عراق پشتی پێدەبەستێ بەنداوی دوکان و دەربەندی خانم و هەروها بەنداوی دهۆکە جگەلەوە ئێمە خاوەنی 20 بەنداوی بچووک و مامناوەندین کە لە ئێستادا بەشی زۆری ئەم بەنداوانە کە تەواو بوون و ئاویان تێدا گڵ دەدرێتەوە و زیاتر لە چاردە بەنداوی تریش لە قۆناغی جێبەجێکردن و دیزاینکردن زۆربەی زۆری ئەو دەرفەتانی کە وەزارەتی کشتتوکاڵ لە ڕێگەی بەڕێوەتی گشتی بەنداوەکان کاری لەسەر دەکات لە هەر شوێنێکە بەپێی جوگرافی هەرێمی کوردستان پێویستی بە گەڵدانەوەی ئاو بێ جەدوای بۆ پێشکەشکراوە یعنی ئەوەی کە گرنگ ئەوەیە ئێمە ڕۆیاکی نیشتیمانی بۆ ڕێخستنی بودجەیەک تەرخام بکەین بۆ ئەوەی کەوا ئاو جیاکەین و لە سێکتەرەکانی تر سەبارەت بە پۆندەکان ئەو پۆندانێک کە تەواو بوون و ئەوانەی کە لەژێر جێبەجێکردن و سایت پلاندان ئێمە نزیکەی 150 پۆندی گرنگمان هەیەکەوە بە قەباری زۆر باش ئاو گڵ دەدەنەوە دەبێت هۆی بژانەوەی ئەو جوگرافیایی کە پۆندەکەی دروست دەکرێت بۆ کشتتوکاڵکردن بۆ خاون ئاژەڵەکان هەروها لە ڕووی ژینگە لە ڕووی گەشتیاری کارمە بابەتان نەکراوە. زۆر باشە عێراق تا چەند هاوکارە لەگەڵ حکوومەت هێرێمی کوردستان و وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو بۆیە کە ئەین تێچووی بەنداوەکان لە ئەستۆ بگرێت چکە بەڕاستی جەنابەت ئاماژەت بۆدا کە سێ بەنداوی استراتیژی گەورە هەیە لە هێرێمی کوردستان کە ئەمانە لە سەتاسی ئەوی عێراقیش دابینەکەن یعنی عێراق بۆ ئەم بابەتە هاتۆتە پێشەوە. بەڵێ ڕاستی ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان تەعامل لەگەڵ دوو وەزارەت دەکەین لە بەغدا یەکێکیان وەزارەتی کشتتوکاڵی عێراقا ئەوی تریشیان وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراقا لە هەردوو هێڵەکەدا ئێمە لە یەکتێگەیشتن و هەماهەنگیمان هەیە بۆ چاسەکردنی کێشەکان بەتایبەت لە دۆخی ئاو وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق بەردەوام هەماهەنگی دەکات و وەزیری ئاوی عێراق سەردانی هەرێمی کوردستانی دەکات چەندجار لە نزیکەوە لیژنە تەکنیشیەکانی ئێمەیان بینیەوە لەگەڵ بەنداوە بەڕێوەتی گشتی بەنداوەکان و فەرمانگەکانی بەنداوەکان بە دوواداچوونی مەیدانیان هەیە دۆخی بەنداوەکان سیر دەکەن لە ڕووی چاکسازی لە ڕووی سەیرکردنی مرتسیەکان لە ڕووی بژانەوەی بەنداوەکان و لە دوایین هەماهەنگی نێوان حکوومەت هێرێمی کوردستان و وەزارەتی سەرچاوەکان عێراقەوە بڕیار درراوە لە سوارچەوەی بودجێ ئاسایشی عێراق چار بەنداوی لە هەرێمی کوردستان دروست بکرێت کە یەکیان بەنداوی منداوەیە لە هەولێر هەروها بەنداوی تەقتەق لە دەشتی کۆیە و بەنداوی دەڵگا لە دەشتی ڕاپەڕین و پشدەر هەروها بەنداوی باکرمان لە ناوچەی بادینان لە ئاکرێ ئەم چار بەنداوە ئەگەر حکوومەتی عێراق کە ماستەر پلان و جەدوای بۆ کراوە و ڕەزامەندی سەرەتایی بۆ وەرگیراوە لە سوارچەوەی پەسەندکردنی بودجێ ئاسایشی عێراق کاری بۆ بکرێت ئەم چار بەنداوە هاوتەریبی بەنداوەکانی تر یەکێکە لەو هەماهەنگیانێکەوە ئاسایشی ئاوی عێراق و هەرێمی کوردستان بەهێز دەکات و دەبێتە هۆی گڵدانەوەی ئاوی زۆر باش لە هەرێمی کوردستان. زۆر باشە کەواتە ئەتوانین بڵین ینی هەرێمی کوردستان ئێستا لە ئاستی بەندا و پۆند لە ئاستێکی باشە و ئەتوانین بڵین ئەمە هەم هاوکاریشە بۆ عێراق بۆی کە ئێمە زۆر جار سوود لە عێراق وەربگرین لە ڕووی ینی دارایی و بودجۆ بۆی کە عێراق بینینە ناو بابەتی دروستکردنی بەندا و لە هەرێمی کوردستان کەواتە هەرێمی کوردستان لەم ڕۆوە توانیوێتی ینی لە ڕووی استراتیژیەوە کاریگەری خۆی هەبێ بۆ خۆشی و بۆ عێراقیش بەگشتی. بەڵێ وەزارەتی کشتتوکاڵ لە ڕێگەی خاتووێگە تاالبانی بەشداری کۆ لیژنەی باڵای نیشتیمانی ئاو و کۆنگرەی لوتکەی ئاو کردووە لە عێراق و بەردەوام کۆبنەوەکانی هاوبەش لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق جەخت کراوەتەوە لەسەرەوە وەکو باسمان کرد ئێمە داوامان کردیەکەوە ئاسایشی ئاو استراتیژی بەڕێوەبردننی ئاو لە عێراق و هەرێمی کوردستان لە بابەتی ململانەی سیاسیەکان جیا بکرێتەوە چونکەمە پەیوەندی بە سەلامەتی ژیانی هاوڵاتیانەوە هەیە پەیوەندی بە کۆی پرۆسەی ژیانکردنەوەی لەو ناوچەیە ڕاستی حکوومەتی عێراقی دەرچی بۆ گرنگیە کردووە خاچی هەرێمی کوردستان دەوێت ئیتیمان پێ بداتن بچونکە ئێمە ڕێڕەوە ئاویەکانمان دەچێتەوە سەر عێراق و ناوەڕاست و خواروی عێراق لە هەمان کاتدا عێراق کێشەی هەیە لەگەڵ وڵاتی ئێران لەگەڵ وڵاتی تورکیا کە ناوە سەرچا ئاویەکانیان بەنداوەکانی خۆیان دادەخەنکەوە کاریگەری دروست دەکەن لە بەدیلی ئەم پاڵەپەستۆ سیاسی کە لە دراوسەکانمان هەیە هەرێمی کوردستان شوێنێکی گرنگەکەوە هاوکاری بکرێت بۆ ئەوەی ژمارە بەنداوەکان زیاد بکەین و توانای خەزنکردنی ئاو زیاد بکەین و پێویستی ئاویش بەپێی ئەو ڕێکەوتنی هەیە لە نێوان ئێمە و ئەواندا دابین بکرێت. بەڵە سواز بۆ بەڕێز کیوعلی و تەبێژ وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم کە ڕاستەوخۆ لە شاری هەولێر لەگەڵ مامووی لەم گەشتەی هەواڵ.